دیارە من ئەمڕۆ لە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیم لە سێمین خولی پێشانگای نێودەوڵەتی کتێب کە لەلایەن کۆمپانیای ئەتلەس ئەسیل با چاودێری وەزارەتی ڕۆشنبیری و هەم پارێزگاری سلێمانی و کۆمەڵێک لایەنی پەیوەندیدار و کە چەندین ناوەند و دەستگای ڕاگەیاندن تێدا بەشدارن کە ئەگەر هەڵە نەبن نزیکەی 200 ناوەندی بەشدار بوو لەم پێشەنگایە توانیویانە بە بابەتی هەمەجۆر لە بابەتەکانی زانست تەکنەلۆژیا منداڵان بواری هونەری زۆر بواری جیاواز لەم پێشەنگایە ڕنگدانەوە هەیە جا من بۆ ئەوەی زانیاریەکان بە وردی لەلایەن یەکێک لە سەرپەرشتیارانی ئەم پێشەنگایە وەربگرم ئەچمە لای زۆر بەڕێز خاتوو گوڵان نیروان کا بەڕێزیان وەکو سەرپەرشتیاری بەشی مارکتین لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بە شێوازێکی ڕاستەخۆ لەگەڵمان نابێت خاتوو گوڵان زۆر سپاس بە ئەو دەرفەتەی کە بەیەمت بەخشی سڵاو لێ بێت سەرتا با لەوە دەست پێ بکەین ئەم پێشەنگایە کە بۆ سێمین جارە سێمین خولی پێشەنگاکە بەڕێوە دەچێت چەند ناوەند بەژاریان کردو ئەگەر هەڵە نەبم پێما بێت 200 ناوەند بوو لە کیۆ هاتوون و ئامانج لەم پێشەنگایەتی سواز بۆ ئێوە بەیانی ئێوە بینەرانی کورسات باش بەڵێ لە هەفتەیەدی سلێمانیا بۆ ماوەی 10 ڕۆژ سێمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەڕێواچە بە خۆشحاڵیەوە بە بەشداری زیاد لە 200 ناوەند و دەستگای نیشتیمانی و عەرەبی و بیانی بەڕێواچە کە لە زیاد لە 13 وڵاتی جیاوازەوە بەشداریان کردووە لە هەموو فکر و ئایدیا جیاوازەکان بۆ بابەتە جیاوازەکانی مناڵان هونەری سیاسی فکری فەلسەفە و گەشەپێدانی مرۆیی و هەموو بابەتە جیاوازەکان لەخۆگرێت زۆر باشە ئەمانجی ئەم ساڵ یاخود دروشمەکەی ئەم ساڵ چ جیاوازێکیە لەگەڵ ساڵانی ڕابردووە کە لێرە و لەوێ چەندین ناون بەشداریانە کرد ئێمە ئەم ساڵ بە دروشمی دەخوێنینەوە بەرز دەژین سێمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیمان کردوێتەوە ئامانجی ئەم ساڵمان ئەوەیە کە تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاشنا بکەینەوە جارێکی تر بە کتێب بۆی زیاتر بخوێنینەوە چونکە خوێندنەوە خۆراکی ڕۆحە تا بخوێنینەوە بەرز دەژین و جوان دەژین زۆر سپاس بۆ بەشداریکردنت دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ تۆ بەڵە خۆشەویستان وەک ئەبینن وەکو میوانەکەشم ئاماژەی پێکرد 200 ناوەندی بڵاوکردنەوە لە بابەتە هەمە جۆرەکان لێرە لە ناو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەشداریان کردووە و پەیامی خۆیان ئێنێرن ئەجا ئێستا من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای زۆر بەڕێز لەم ناوەندە وەکو کتێبخانەی گۆڵدن بووک لەگەڵمان بەشدارە بن سڵاو لێ بێت ئەم کاتت باش بێت کاگوەر زێرجەزا ئەمە سێم جارە بەشداری ئەکەن و ئامانشتان چی بوو لە بەشداریکردنتان زۆر خۆشحاڵ بووم بەخێر بن بەڕاستی کردنەوەی پێشەنگایەکی نێودەوڵەتی لە سلێمانی لە سەرەتای یەکەم جاریەوە کێک دەستی پێکردو ئامانجی ئێمە بۆ کە بکرێتە سەر پێی خۆی یەکێکە لە شتە تایبەتەکان کە ڕەمزێکی ڕۆشنبیری تایبەتە کە شایەن بێ بە ناوی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی ئێمە 3 ساڵە بەشدارین لەم پێشەنگایمە بۆ 3 ساڵە ئەم ساڵش بۆ نمونە بە کۆمەڵێک بڵاوکراوی تازە بەشداریمان کردو کە ئامانجمان ئەوەی بڵاوکراوەکانمان زیاتر بە خەڵک بناسیێنین هاوکارێکی زیاتری خوێنەر بکەین و هەم خوێندنەوەش بکەین بە کللتورێک بۆ ئەوی کە هەموو کەسێکتێکی شانازی پێوە بکەین ئەگەر چیتە لای بڵاوکراوەکان هاوکارم وێنەکان ئەگوازێتەوە ئەو بڵاوکراوان بابینە ئێرە بۆ هاوکارم ئاسانتر بێت ئەم بڵاوکراوانی هەتانە بڵاوکراوەکان زیاتر خۆی لە چی ئەبینێتەوە ئێمە کارمان لەسەر 2 شێواز کردووە یەک 2 شێوازمان ئێمە پەروەردەی مناڵانە لە بواری پەروەردەی مناڵە بە تایبەتی تر بۆ نمونە بۆ دایکان و باوکان لە پاش ئەوە ئێمە پەروەردەی گەنجانمان هەیە کۆمەڵە کتێبی زۆر تایبەتمان هەیە کە خاص پەروەردەین بۆ تەمەنی 10 بۆ 20 ساڵە کە ئێمە ئەو جیلەمان پێویستە وشیار بن لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک بڵاوکراوی ترمانەیە هەم ئاینیە هەم لەگەڵ ئەوەشە پەروەردەی ترە بۆ ئەوی کەچی ئێمە سوودی لێوەربگرین زۆر سپاس بۆ وتەکانت بەڵێ خۆشەویستان لەگەڵ ما بن ئەمەوێ زۆرترین بەشدار بوو لێرە بتوانم کە بزانم مەبەست و ئامانجی بەشداریکردنیان لە سێمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی خۆی لە چیا ئەبینێتەوە و هەریەکان بە چەندین بابەتی هەمەجۆر لەم پێشەنگایە بەشدارن و ئەیانەوێت زیاتر خوێنەر ڕاکێشن بەلای خۆیانە تاوەکو بتوانن خزمەتێکی بەرچاو بخوان و بۆ کۆمەڵگاکەشیان بگەێنن ئەچمە لای ئەم بەڕێزە سڵاو لێ بێت ئەم کاتت باش بێت کاک محەممەد سلێمان وەکو بەڕێبەری فرۆشتن لە ناوەندی ڕووناکبیری لا لەزار لەگەڵمان نابێت بە سەرەتا لەوە دەست پێ بکەم تا چەندە پێ وایە ئاستی خوێندنەوە بە شێوازێکی گشتی لە ئاستێکی باشایە سەرەتا بەخێر بێن زۆر سپاس بەخێر بێن بۆ سێمین پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان ئاستی خوێندنەوە
بحکمی ئەوەی ئەم چالاکیانە ساڵان دەکرد دیارە ئێستا شەر خوێنەرماوە لە کوردستان بەڵام زیاتر دەبێت گرنگیان پێ بدرێت لەلایەن ناوەندەکانەوە ئەمەش لە ڕێگەی داشکاندنەوە ئەوانەوە دەتوانین یارمەتی خوێنەر بدەین بۆ ئەوەی بەردەوام بن لە پرۆسەی خوێندنەوە. زۆر باشە ئەگەر ئازێت نەبێت کاک محەممەد چیتە لای ئەو کتێبانی کە لێرە نمایشتان کردو بابینە ئێرە فەرموو ئەم بابەتانی کە خستوتانە تا ڕۆزیاتر بابەتەکان چی و باز لە چی ئەەکەن بابەتەکانی ئێمە لە کۆمەڵێک بابەت لە خۆی دەگرێت لایانی پەروەردەیی لایانی زمانی ئینگلیزی زمانی ئینگلیزیش بۆ چەند بەشێک دەگەڕێتەوە گەشە پێدانە ڕۆمانە چیرۆکە ئەمانە لە خۆی دەگرێت لایانی کوردیەکەش لایانی پەروەردەیە ئەمە کوڕناکبیری لالەزار هەر دروشمەکانمان ئەوەیە بۆ پەروەردەیەکی نایب ئێمە لە بواری پەروەردەی تاکدایش دەکەین بە تایبەتی چینی سەرەتا مناڵ و گەنج لەبەرەوە ئەمە پێویستیم بە کۆمەڵگاو دەبێت بناغەیەکی پتەویان هەبێت و بۆی لە داهات و خزمەتی نیشتیمانی خۆیان بکەن. زۆر سپاس بۆ وتەکانت هیچ کۆمنتێکی ترت ماوە لەسەر ئەم پێشەنگای بخەیتە ڕوو دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێت شتێکی باشتان کردووە. سپاس بۆ پەیامەکەت بەڵە خۆشەویستان وەکو ئەو میوانانی کە لێرە بەشدار بوون نزیکەی 200 ناوەند لە بەشە جیاوازەکان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە باڵی لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش لەم پێشەنگایە بەشداریان کردووە بە ئومێدی ئەوە زۆر خوێنەر بێتە نێو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی تا توانین کتێب بکەینە هاوڕێژیانمان.